جارێکی دیکە کورسی سەرۆکۆماری عێراق بووە هۆی هەڵدانەوەی برینەکان و قوڵبوونەوەی درزەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕۆژی 11 نیسانی 2026 لەبریەوەی ببێتە وێزگەیەک بۆ کۆدەنگی کورد لە بەغداد، جارێکی دیکە ماڵی کوردی خستەوە نێو گێژاوی پەرتەوازەییەوە. سەرڕای داوای لایەنەکان و فشاری وڵاتان و ڕەخنەکانی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان، بەڵام پارتی یەکێتی نەیانتوانی بگەنە کاندیدی هاوبەش بۆ پۆستی سەرۆکۆمار. هەر بۆیە لەبری تەبایی و یەکڕیزی دوجار ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ عەرەبی شیعە و سوننە ململانیەکەیان یەکلا کردەوە. ئەمەش مەڵۆیەکی دیکەی خستە سەر خەرمانی پەرتبوون و یەکڕیز نەبوونی کوردانی عێراق. بەهۆیەوەی یەکێتی بە بێفلتەر و ڕەزامەندی پارتی کاندیدی سەرۆکۆماری دیاری کرد. سەرۆک و سەرکردایەتی ئەو حیزبە سوورن لەسەر ڕەتکردنەوە تا ئەو ئاستەی هەڕەشەیەوە دەکەن مامەڵە لەگەڵ نزار ئامێدی سەرۆکۆماری نوێی عێراق ناکەن. ئەمە یەکەم جار نییە پارتی هەڵوێستی لەم جۆرە لە پرسی سەرۆکۆماردا دەگرێتە بەر. ڕۆژی 2 دەی 2018 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرهەم ساڵحی وەک سەرۆکۆمار هەڵبژارد. ئەمەش دوای ململانەیەکی تند لەگەڵ فواد حسێن کە کاندیدی پارتی بوو. ڕۆژێک دواتر مەکتەبی سیاسی پارتی کۆبووەوە و ڕایگەیاند یەکێتی تەوافقی تێکداوە و هەڵوێستەکەی سەرەتایەکی خراپە بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکۆمار. ڕایشی گەیاند ئێمە ئەم پۆستە و شێوازی جانانی ئەم جارەی با نوێنەرایەتی و ئێستحقاقی گەلی کوردستانی نازانین. پارتی هەڵبژاردننی بەرهەم ساڵحی وەک دۆڕانی خۆی تەماشا کرد، هەر بۆیە بایکۆتی کرد. تەنانەت تا ئەو کاتەی کە بەرهەم ساڵح خۆی سەردانی هەولێری نەکرد و دەست پێشخەری بۆ ئاسایی بوونەوەی پەیوەندیەکان نەکرد، پارتی بەستەڵەکەکەی نەشکاند. لە ڕاگەیەندراوەکەی ڕۆژی شەممە 11 چواری 2026دا دوای نزیکەی 8 ساڵ مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند ئەو شێوازەی هەڵبژاردننی سەرۆکۆمار ڕەت دەکەینەوە و هەر کەسێک بەو شێوازە دیاری بکرێت بە نوێنەری زۆرینەی کوردستانی نازانین و هەڵس و کەوتی لەگەڵ ناکەین. نەزار لە کاتێکدا پێکاتەکانی دیکەی عێراق خەریکی پچەوکردنی ماڵی خۆیانن، کورد بە شانشانێن و دەستشکاندنەوەی سیاسیەوە سەرقاڵە. عەرەبی شیعە ماوەی 5 ساڵە لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا ناکۆکیەکانیان وەلاناوە و بڕیارە چارەنووسسازەکان پێکەوە دەدەن. سوننەکانیش دوای هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردوو بەرەیەکی یەکگرتوویان پێکهێناوە و کاندیدی هاوبەش بۆ پۆستەکان دیاری دەکەن. بەڵام کورد کە زۆرینەی کورسیەکانی بەدەست پارتی یەکێتیەوەیە بەهۆی کەل لە ڕقی سیاسیەوە بووەتە لاواسترین و بێکاری گەرترین پێکاتە لە گۆڕەپانی سیاسی عێراقدا. 25 ساڵە پارتی یەکێتی لە بەغداد تەنیا بەرژەوەندیە تەسک و حیزبەکانی خۆیان دەخوێندنەوە و پۆستەکان لە سەروی بەرژەوەندی نەتەوەییەوە دەبینن. ئەم تێڕوانینە قۆڕەکاریە زیانێکی گەورە و مێژوویی لە پێگەی کورزاوە و وای کردووە لایەنە عێراقیەکانی دیکە بە ئاسانی یاری بە پەرتەوازەیی کورد بکەن.